ئەمە خەرج سێبەردانین جادەچی بیستیە کرایتە دوازدەی کاک سامان کاک بەختیار هەموو ئیمزایان لەسەر کردیا ئیشەکەمان ئێستا بەس لە کاک مومینی مایە کاک مومینیش دەرێت ئەم تەوقیع ناکەم خەڵکەشی زۆر لە سێبەردان زەرمەند دەبی ئەگە ئەو ئیشەمان لە بۆ نەکەن نێسکەی هەفتا مارە تێک دەچیتن هەمووی بە قانونی بە موافقەی شارەوانی دروستی کردیا چەند مارە شەهیدە ئێستا دەرێن وەڵاو خانیان دەبی هەموو تێک بچیتن جادەکەتان لۆ ناکەین خوا قبول ناکە ئەو خەڵکی وێن دەرێ و ئاردانی کڕێ بە پارەی کڕیا بە پارەشی زۆری کڕیا کابراچ عارەبان چیمە کابراچ کاسبم کابراچی بێ پارەمە فەقیرم ئەو ئاردەم کڕیا داواکارم لە حکوومەتی هەرێم پێدانمان پێ بدەن بکەین نەخانی ئەم لەگەل لە فەقیری نەبیت دەکەمە کرێسیاتی لە بەرۆ ڕێ پێدانمان پێ نادەن دەرەن دەکەنە زادە جارێک دەرەن دەکەنە حەدیقە باشە ئەمەش فەقیرین لە وەڵاوا لەکە لاوان کەتینە عالم زیجان پێمان دەست عالم یارمەتیمان لە دەینن عاردی من بە بەزادەی دەکەویتن تقریبان خانەکان دەرنە هەفتایە نازانمەوەکان کەستەندا یەک لەوانە من ئێستا پارەم لە مارە یەتیماوە گرتیا یەک بە خۆم سیارەم فرۆشتیە زێڕمدارم فرۆشتیە ئەتاوە عاردەی پێ بکڕم ئێستا کەس بە بەدرە شارەوانی دەکەی شارەوان چەندە دەفتەرەکەم پێدا ئێستا کە دەرن سی وەرەقەی ناکاتن بە بەرجادەی دەکەوی کەس ناوی بە دنیارە